ئێمە ئەمانەوێ وەکو یاسایی وەکو پارێزەر بڵێن ئەم کەیسا بەردەوامە، ئەمانەوێ بڵێن ئەم کەیسا نامرێت وە کەیسێکە بەردەوام پێویستە پشتیوانی بکرێت. ئەم کەیسە ئەو هەڵە گەورەیەی کە بە ناوی یاسا و بە ناوی دەسەڵاتی دادوەریەوە ئەنجام دراوە ئەو هەڵە زەقە ڕاست بکرێتەوە. ڕاستکردنەوەکەش ئێستا لە بەردەم بەڕێزان ئەندامانی دادگای تەمیزی هەرێمی کوردستاندایە و هیدوادارم ئەم کۆبوونەوەیە بە ئەوە وەربگرن کە ئەمە پشتیوانیەکە بۆ دەست سربەخۆیی دەسەڵاتی دادوەری، پشتیوانیەکە بۆ ئەوەی کە دادگاکان نەکەونە ژێر هەژمونی سیاسیەکانەوە. ئەو کەیسانەی کە دروست دەکرێن لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە بۆ چالاکوانان بۆ ڕۆژنامەنووسان ئەو کەیسانە بوەستێنرێن و دوجار ماف بۆ مافخوراو بگەڕێتەوە و دادپەروەری بەرقەرار بێ. ئەمانوێ ڕای بگەێنین کە بەڕاستی لەم کەیسەیە دادگاکانیش خۆیان زەحیەی دەستی سیاسیەکانن و دەمانوێت ڕای بگەێنین کە شوێنێک کە جێی ئومێدی تاکە تۆسقاڵک ئومێدی تیاما بێ بریتێ لەوەی ئەگەر دادپەروەریمان بێت لە دادگاکاندایە لەبەرەوەی هەموو دەسەڵاتەکانی کە دەسەڵاتی سیاسی و حیزبی قۆرخی کردووە تاکە ئومێدێک و تۆزێک ئومێد مابێت دادگاکانە. ئەم کۆبوونەوە بۆ پشتیوانی ئەوەیە کە فشار لەسەر دادگاکان لابرێ بۆی ئەو هەڵە زەقە ڕاست بکرێتەوە لە ڕووی یاساییەوە و تاکە ئەمانەوێ بڵێن کە دەسەڵاتی سیاسی ئەم کەیسانە بەرگی یاسایی بەبەرادەکە. ئەمانە ململانەی سیاسین دیارە ئەوەی کە لە بادینان ڕوادا پرۆسەیەکی بیمەعنا کەلیمە ناقانونی و نادیموکراسیە بۆ بێدەنگکردن و سەرکوتکردنی خەڵکی بادینان. ئەم زیندانیانە ماوەی چەندین مانگە لە زیندانان بێبەش کراون لە مافی خۆیان کە مواجهەیە کە پەیوەندی تەلەفۆنیە کە بینینی پارێزەرانە و لە بەداخەوە لە 16 کە لە بڵێن دادگایەکی لەژێر هەژمونی حیزب سزا دران بێ ئەوەی هیچ باڵگەیەک هەبێ و بۆ چارکردنی خەڵک و بۆ چاوەشەکردنی خەڵک ئەنجومەنی ئاسایش و بڵێن لاانە ئەمنیەکان هەستان بە دروستکردن و بڵاوکردنەوەی ڤیددیوەیەک کە ئەم ڤیددیۆیە هیچی تیانە بۆ هیچ کەسێک لەم بەڕێزانە دامپێدانانێکیان بە تاوان تیانە بۆ و هەندێک وێنان هێنانە سەر شاشەکە. ئەم وێنانە پێشتر ئێمە خۆمان لە بڵێن تۆڕە کۆمەڵاتیەکان و پرۆفایلی خۆمان بڵاومان کردوون کە ئەمە هیچ تاوان نییە و هەروەسا کەسێک بە بڵێن هاوڵداری خۆم بۆیان بڵێن استیخباراتی خۆم بۆن هەوڵداوە ئەم گرۆپە یعنی هاندا بەرەو گرۆپی چەکداری لە کاتێکە ئەمانە کە سزا دراون ڕەت کراونەتەوە. طبعا ئێمە ئەوەی کە لێرە کۆبوونەتەوە ئەمە خاوەن ویژدان و هەڵوێستەکانن لێرە کۆبوونەتەوە چالەکەکان بەردەوامە بێ فشارەکان بەردەوامە بێ لەسەر ئەم بڵین ئەم حکوومەتە ناشەرعیە لەبەرەوەی کە وڵاتی دەستوری نەبوو پەرلەمان و حکوومەتەکە کێتە ژێر هەژمونی پرسیارەوە بەڕاستی دادگاکانمان سەربەخۆنین چونکە ئەمانەی کە جیراون بە نایاسایی جیراون هیچ پەیوەندیەکیان دوور و نزیک بە هیچ ئێمە خۆمان نەزانی چێ لەسەر سفرەی تووشا و ئێران نانەخوا پێویست ناکە هەمووی سیاسیە خۆمە حقیقەتە ئەوەی کە خاوەنی وجدان و هەڵوێست بێزانێک کامە سیاسیە چکە ئێمە وەکو پێشتیش پێم وتی ئێمە زانین چێ لەسەر سفرەی تووشا و ئێران نانەخوا.